لەگەڵ مەبوو هەتا ئاخی نەفەس تقریبەی 41 شەوی لەگەڵمان مامەوە خدا عافویکە با 41 شەوی وەعزی تێک چوو لە برسان و یعنی بڵێن خواردنەکەی وان نییە خواردنەکە مەحکەڕۆنی تیژە خدا عافویکە ئاویش پێی نەدەخورا کە نەخۆشکەوت لە سێغانیدا کە لە سێکانیدا قەسابات سینگی بۆ دروست بوو خوا عافویکە پاشی هێندێ حەوت سەعاتە سەعاتان دەی کردە جەڵ خوا عافویکە کاکۆگری ڕەحمەتی ڕاستی دکتۆر بێکەم تەرخەمە سەفارەت بێکەم تەرخەمە سەفی عێراقی هەروەتر ئەگە ئەوان خواردنێکی باشیان دابانێ وامان لێ نەداهات کاکۆگری ڕەحمەتیش وای لێ نەدات خدا عافویکە ئەمە ئەگە ڕۆشتین ئەو سێ ڕۆژ پێش ئێمە لەوێ بوو لەکەن قاچاقچی بوو لێ عیبی نەخبوو لەخوا بەزاد بێ نەخۆش نەبوو هەتا نەگەیشتنیا و کەمپەی لەو کەمپەی ڕاستی وەعزەکە تۆزێک ناخۆشە لەوێ یعنی لە برسان و شت نییە بێ خۆی زۆربەی کوردەکان نادیارن لە دەست بین لیشاکاندان فکڕین و فرۆشتنیان پێوە دەکرێت ئەو دەستەوە و دەستی دەکات هیوادارم بۆ گەنجانە و ڕێگای نەگرنەبەر بەڕاستی شوێنێکی خەتەر و هەتا بڵی ناخۆشە.